فرمودەی قودسی. ئەم بەشە پێک هاتووە لە نۆ فرمودەی صحیحی قودسی کە لە خوارەوە کورتەیەک باس دەکەین دەربارەی جیاوازی نێوان قورئان و فرمودەی قودسی. پێناسەی الحەدیث القودسی بریتیە لەو فرمودانەی کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە خۆی پەروەردگارەوە دەیگێڕێتەوە. جا هەر بێژە و لەفزەکە هی خوا بێ یان تەنیا ماناکەی هی خوا بێت بەڵام جگە لە قورئان. واتە قورئان و فرمودەی قودسی هەردووکیان هی خوای پەروەردگارن لەگەڵ هەبوونی ئەو جیاوازیانەی خوارەوە. جیاوازی نێوان قورئان و فرمودەی قودسی. یەکەم، قورئان هەمووی لە ڕێی جیبریلەوە عەلەیه السەلام هاتووە، بەڵام فرمودەی قودسی جاری وایە جیبریل هێناوێتی، جاری واش هەبووە خوا ئیلهامی دڵی پێغەمبەری کردووە و خستوویەتی دڵی مبارەکی. دووەم، قورئان متەواتیرە، واتە دڵنیایی و یەقینمان هەیە هەمووی تەواوە و ڕاستە لە خواوێ، بەڵام فرمودەی قودسی هەیە ڕاستە، هەیە لاوازە، هەیە هەڵبەستراوە، کەواتە هەموو فرمودەیەکی قودسی صحیح نییە. سێیەم، قورئان دابەش کراوە بۆ چەند سوورەت و ئاەت و حیزب و بەشێک، بەڵام فرمودەی قودسی وانە. چوارەم، قورئان لە ناو نوێژ دەخوێنرێ، بەڵام دروست نییە فرمودەی قودسی لە ناو نوێژ بخوێنرێ. پێنجەم، پاداشتی خوێندنەوەی قورئان شتێکی جێگیر و سلمێنراوە، بەڵام فرمودەی قودسی هەمان فەزڵ و پلە و پاداشتی نییە. شەشەم، قورئان موعجیزەیەکی دەستەوسانکەرە بە درێژایی زەمان و بە پانی زەمین دەمێنێتەوە هەتا دنیا مابێ، بەڵام فرمودەی قودسی موعجیزە و دەستەوسانکەر نییە. حەوتەم، بڕوانەبوون بە قورئان کوفرە، خاوەنەکەی لە بازنەی ئیسلام ئیمان دەچێتە دەر، بەڵام بڕوانەبوون بە فرمودەیەکی قودسی بەهۆی ئەوەی کە لاوازە نەک کوفر نییە، بەڵکو ئاساییە، هەروەک زۆر فرمودەی قودسی هەن کە لاوازن لە ڕووی سەنەدەوە ناگەنەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەشتەم، دروست نییە قورئان بە مانا بگەڕدرێتەوە، بەڵام دروستە فرمودەی قودسی بە مانا بگەڕدرێتەوە.